بەتەواوی قەناعەتەواڵێم هەموو محافەزەی سۆران و هەولێرێم لەسەر تاکۆ بکەن ڕەنگە بڵێن زێدەڕۆیەکەوە قسەیەکە بەڵام ئەگەر بشی گۆرمەوە پێم مرتاح نیمە کە نوێژە بەیانیم کرد هەڵەستم حتا نوێژێ مەغریبێ هەر لێرە بوو تااقەتێ ژاوەژاوێ شار و ئاوەدانی و قەڵەباڵغی و شتانەم نەمایە خۆی فەرمودەکەی ئیمامی عەلیە فەرمی بەختەوەری لە کۆتاییدا دەبەشە نۆ بەشی ئەوەیە کە لە خەڵکی دووربی بەشەکەی تری ئەوەیە بێدەنگی ئیمامی عەلی وە فەرمی هەڵبەتە ژیانی گوندی ژیانێکی خۆشە سادەیە ژیانەکە شخصیات دەپارێزی دەوز حەسرەی باسی ئەو زەمانەیەکەم شخصیات دەپارێزی لە گوناهان بە دوورەبی و زائیدەن مەزدەری ڕزق و کەسابەتی شەگوند ڕۆژانەی خۆن باخچەیە ئیشوکاری خانیە ئیشوکاری تەماتەیە پەلاعەتیە ینی لەو بابەتە شتانە ئەمە ڕۆژانە کاتی خۆ بەڕێ ئەم ساڵە باس لەوەیەکەن ئەو خانیە بە خۆت دروست کردیە بەڵێ هەندێک خزم و کەس شاوکارت بووینە بەس زۆربەی کارەکانی بە خۆت کردیتت خانیەکە گڵە بەڵێ چەند خەریکی بووی چەند زەحمەت بوو لە بەرەوەی ئێستانەکە خانی گەڵ بە زەحمەت دروست دەکرێت لە شارەکان لە گوندەکان هەر ئیشەکی ئینسان کە دەستی پێ کرد ڕەنگە سەرەتای بڕێکی بە زەحمەت بی بەڵام هەموو شتە ئیشێک کە دەستت پێ کرد جورئەتێوێ جورئەت پێش هەموو شتێک ناوی خوای لێدێنی بیسمیللا جورئەتت هەبی هەموو ئیشێک ئاسانە گرنگ ئیدامە پێ بدەی بەردەوام بی لەسەری کە سەرەتا دەستن بەو خانەی کرد زۆر کەس ئەیگۆ ڕەنگە پێت تەواو نەبی بەتەنێ ماڵ ڕەنگە جاروبار برادرێک کەسێک بێ هاوکاریشی دەستیت کەم بکە بەڵام شکر لە خوای تەواویشن کردو هەمووش لە کەرستەی سەرەتایی خشت و دار و بەرد و زیاتر هەست بە ناڵێم گۆشە گیریە ئەەکەم چونکەوە ناکرێت بەڵام زیاتر حەزم لە جێی هادی و بڵێن بڕێک قەڵەباڵغ نەبی پێم خۆشترە پێ ئاسوودەترم ڕەنگە تەمەنم ئەگەر 5 ساڵ مابی 3 ساڵان لە تەمەنم کردکە نایگۆڕمەوە ئەو ژیانە خۆشەی بە هیچ شێژ دیەکی ناگۆڕمەوە